بخدای سینت دادم ساتی وەرە لە دانیشم وەرە لە گەڕەکی ئیمام قاسم یەکێکە لە گەڕەکە کۆنەکانی بەشی خواری قەڵا. مێژووی ئاوەدانی دەگەڕێتەوە بۆ سەدەی 16هەم. لە ساڵی 1548 زاینیدا لە دەفتەری تەحریراتی عوسمانیدا ئاماژەی پێکراوە و کە دەکاتە ڕۆژگاری سوڵتان سلێمانی قانونی 1520 تا 1566 زاینی کە ژیاوە. ئەم گەڕەکە هاوسنوورە لەگەڵ گەڕەکی ئاخور حوسێن، گەڕەکی زێویە، قەڵای کەرکووک، گەڕەکی خانەقا کە ڕێگای کەرکووک سلێمانی لە بازاڕی حەسیرەکە جیای دەکاتەوە. لە بازاڕی جووتقاوە هاوسنوورە لەگەڵ ڕووباری خاسەدا کە لەگەڵ گەڕەکی خانەقادا جیای دەکاتەوە. دەربارەی بنەڕەتی ناوەکەی دەگەڕێتەوە بۆ سەرچاوەی ئاینی کە گوایە لەو گەڕەکەدا نێژراوە بە ناوی ئیمام قاسم کە لە کاتی هێرشەکانی ئیسلام و بربەرەکانیان لەگەڵ ساسانیەکان لێرەدا کوژراوە و نێژراوە. لە سەردەمانێکدا شوێنی مزگەوتەکە گۆڕستان بووە و بەشێکی دابڕاوە و کراوە بە مزگەوت. وردە وردە قەبرسانەکە جێگای نەماوە. لەم گەڕەکەدا گەلێک تەشێ و مزگەوتی بەناوبانگی تێدایە کە بۆ سەردەمانێکی زوو دەگەڕێتەوە، وەکوو مزگەوتی نائیب، مزگەوتی ئیمام قاسم، مەرقەدی ئیمام عەباس، مزگەوت و خانەقای شێخ جەواد شێخدر نەقشبەندی، تەشێ و مزگەوتی ترێخۆر، مەرقەدی قرخلەر، مەرقەدی شێخ محێدین، مەرقەدی ئیمام محەممەد و مزگەوتی زەیدغەنی. مزگەوتی ئیمام قاسم مزگەوتێکی زۆر دێرینە، دەکەوێتە چقی گەڕەکەکە و قوتابخانە و مەدرسەی ئاینی ئیمام قاسم لە پاڵ مزگەوتەکەدا بووە و بە قەسری ئیمام قاسم ناسرااو بوو. لە سەردەمی عوسمانیەکاندا ماوەیەک شێخ محەممەد ئەفەندی دەرزی تێداوتوتەوە و لە ماوەی نێوان ساڵانی 1614 بۆ 1894 چەند جارێک ئەم مزگەوتە نۆژەن کراوەتەوە. مەلا جەمیل دەڵێت مزگەوت و مەدرسەی ئیمام قاسم زۆر زل بوو، لەوێ گۆڕێ هەبوو هی دەورانی قەرەقۆینلوو بوو. لە دەورانی عوسمانی مەلا قادر کە لە لای مەلا ڕزای واعیز ئیجازەی وەرگرت بوو، ئیمام و مدەرس بوو، مەدرسەکەی کردبوو بە دیوەخان بۆ خۆی. لە مزگەوتەکەدا قەبری تۆپاڵ پاشا هەیە کە فەرماندەیەکی عوسمانی بوو، لە شەڕی لەگەڵ فارسەکاندا کوژراوە لە دەشتی لەیلان لە ساڵی 1733 زاینی. پاشان گومەتێکیان بۆ دروست کرد و لە ساڵی 1735 مەرقەدەکەی لە خۆی گرتووە و لە جێگای مەرقەدی ئیمام عەباس. مزگەوتی نائیب و نائیبزادەکانیش یەکێکە لە شوێنە بەرچاوەکانی گەڕەکی ئیمام قاسم کە مێژووی مزگەوتەکە بۆ ساڵی 1731 زاینی دەگەڕێتەوە. نائیبەکان یەکەم کەس بوون لێرە مدەرس و ئیمام و خەتیب بوون.
ناوی ئەوانی پێوە نووسا بوو. سعید ئەفەندی نائیبی مەلا و شێخی تەشەی دەدە حەمدی بوو. خانوو دیوەخانەکەی جێگای مەلا و شاعیر و ئەدەب دۆستان بوو. بەتەک دەرگای مزگەوتەکەەوە بوو. لە سەردەمی عوسمانیەکاندا مدەریس و ئیمام و خەتیبی مزگەوتی نائیب مەلا مەحموودی مەزناوی بوو. ماڵی نائیبەکانیش لە بنەڕەتدا شوان بوون. خۆیان کردبوو بە خزمی نائیبەکانی بەغدا. هەندێک لە سەرچاوەکان نائیب دەگەڕێتەوە بۆ سەرهۆزی میکائیل جاف لە دێی گەڕاو. هەندێک لە خێزانەکانیان لە حیلە و بەغدا نیشتەجێ بوونە. لە هەموو عێراقیشدا بڵاو بوونەتەوە. خانوەکانی گەڕەکی ئیمام قاسم خانووی کۆن و نەخش و نیگاری کۆنیان تێدایە. لە هوەری لۆقەندان و کۆڵەکە و بنمیچ و کەوانە و دوێر و خەزنە و هوەری تەلارسازی نەخشکاری کردووە و کە تاکو ئێستاکە لەم جۆرە هوەرانە لە خانوەکانی ئەم گەڕەکەدا ماونەتەوە و پارێزراون. لە سەدا 99 دانیشتوانی گەڕەکی ئیمام قاسم کوردن و تاکو تەراشی ماڵە تورکمانی تێدایە. ئەم گەڕەکە بەردەوام پەیوەندیەکی توندوتۆڵی هەبووە بە کەسایەتی سیاسی و ڕووناکبیرەکانی سلێمانیەوە. زۆرجار تێکۆشەرانی سلێمانی بۆ خۆبزرکردن لە چاوی حکومەت هاتوونەتە گەڕەکی ئیمام قاسم و لەم گەڕەکەدا بە ئیختیفا ماونەتەوە. لەوانە مامۆستا برایم ئەحمەد، خاڵە شەهاب، عەلی عەسکەری یان بەدەست بەسەری وەکو حەمەد ڕەشید خانی بانە. گەڕەکێکی زیندی کەرکووکە کە هەموو کوچە و کۆڵان و ماڵەکانی لێوان لێوە لە جوانی و حیکایەتی تاڵوشیرنی ڕۆژگارەکانی زارانی کەرکووک. خانووکۆنەکانی بەشێکیان تەمەنیان لە 200 ساڵ زیاترە و تاکو ئێستاکە پڕە لە ژیان و ئاوەدانی. لەم گەڕەکەدا ناوی دەیان خەیاتی دەزڕەنگین و کارامەی ژن هەیە. دەنگخۆش و مەقامبێژ لە ژن و پیاوی تێدایە. پیشەگەرەکانی کۆنی کەرکووک ئاسنگەری، ناڵبەندی، دەرمانسازی، مەلای مزگەوت و ژنی جوان و نازدار و سیمای ئەم گەڕەکەن. ڕەگ و ڕیشەی کایی ڕووناکبیری کەرکووک لەم گەڕەکەەوە دەست پێ دەکات و بە قۆڵایی مێژووی ئەم شارەدا ڕۆچووە. حەمەد ڕەشید خانی بانە ماوەیەکی زۆر لەم گەڕەکەدا ژیا لە چلەکانی سەدەی ڕابردوو. لەبەر ئەوەی خەڵکی ئەم گەڕەکە بێوەیی و میێوان دۆست بوون. تا لەوێ بوو هەر بەڕێزەوە خزمەتیان کرد و دڵنەوەییاندایەوە و بەڕێزەوە گەیاندیانەوە بۆ زێدی خۆیان. وەرە بەر پەنجەرە